هێزی پێشمەرگەی کوردستان بۆ پاراستنی سەرجەم پێکاتەکان بۆ نەتەوەیەکی تایبەت نەبووە بۆ کورد نەبووە و ئامادەی لەو پێناوە دەشت قوربانیەکی زۆرمان داوە و بنجارێک کە داوا لە دانیشتوانی شاری کەرکووک بکەم ئارامی شارەکە بپارێزن و ڕێز لە نەتەوەکانی دیکە و ڕێز لە پێکاتەکانی دیکە و ئێمە هەمیشە هەوڵی ئەوە دەدەین کە ڕێگری لە هەر جۆرە کارێک دیارە ئەو کاری دوێنێ ئەوە ڕوبەڕووی دەستگا ئەمنیەکان و تاحقیقیت لێەکەن و بەپێی ئەوە ئیجرعاتی یاسایی خۆیە کرێوانە بەڵام گرینگە خەڵکی کەرکووک بە سەرجەم نەتەوە و ئاین و ڕەنگە جیاوازەکان ئارامی شاری کەرکووک بپارێزن و ئەگەر خۆشەویستیان بۆ کەرکووکەیە هیچ جۆرە کارێ نەکەن کە بە تایبەتی کێشە بکەوێتە نێوان نەتەوەکان و ئەم ئێوارەیەش ئێمە لەگەر دەستگا ئەمنیەکانیش قسەمان کردووە کە تەکید لەسەرەوەکەین و هەموو هەوڵێکی خۆیان بخەنە گەر بۆی ئارامی شاری کەرکووک بپارێزن و کەرکووکیش ئێستا ئارامە ڕاستەوەی دوێنێ شتێک بووە بەداخەوە نامێ بچمە ناوەڕۆکەکەی تەقەکراوە و خەڵک شەید بۆ ئەوانە بەڵام تەکید لەسەرەوەکەمەوە و بەڵێنیانە دێنێ بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر کارێکی نەخوازراوە یان هەر خەڵکیەکانێک ئەگەر بیانەوێ ئارامی شارەکە تێک بدەن ڕوبەڕوویانە بدەن و ڕێگا بە هیچ کەس و لایەنێک نادەین و تەکید لەسەر ئارامی شاری کەرکووک بکەینەوە بە خۆشتان نەزانن جەنابی مام جەلال هەمیشە کەرکووکی وەکو چەپکە گوڵەکە وەکو شتێک بەکاردێنا ئێمەش دەبێت لەسەر ئەو ڕێبازەی جەنابی مام جەلال و ئەو پەیامەی جەنابی مام جەلال تاکید دڵنیایی بدێنێ نەتەوەکانی دیکە کە ئەمە شاری پێکۆژیانە شاری ئەموو نەتەوەکانە